بەشی دەرمانسازی. باشە ئەو بەشت بەخواستی خۆتەوە بەڵێ ئەلحەمدوللا. باشە ئەمەی لەگەڵتە دایک بەڵێ بەڵێ. خاتونگیان سڵاوت لێبێ و پیرۆزی بێ کچەکەت. تۆش مەمنون. باسی ئەم دقەی خۆتم بۆ بکە ئەم هەستەی کە ئێستا هەتەکە کچەکەت کۆتایی بە پرۆسەی خوێندن. هەستێکی زۆر خۆشە، زۆر خۆشحاڵم، پیرۆزبایی لێ یەکەم، هیوادارم هەمیشە ئاوا سەرکەوتوو بێ لە ژیانە. پشگیریت کرد کە ئەو بەشەی هەڵبژێ زۆر وەڵا پشگیریم زۆر پێم خۆش بوو. ئێستا چۆن پشگیریەکەیت؟ ئێستش هەر لەگەڵیان پشگیریەکەم و دەستخۆشی لێکەم و شانازی پێوەکەم. بەڵێ زۆری باشە پێم بڵێ دایکتەڵە شانازی پێوە. بەڵێ ئەلحەمدوللا دایکم زۆر پاڵپشتم بوو. باوکیش بە هەمان شێ بەڵام بە نەمبەر دایکم. دایکم بەڵێ. باشە ئێستا کارەکەی تۆ؟ ئەلحەمدوللا بەڵێ. دەکەتی تایبەتی. بەڵێ. ئومێدت بە دامەزراندن؟ ڕاستەکی وەڵا کەمێک دامەزراندن لە وڵاتی ئێمەیەکەمە بەس ئینشەڵا لە داهاتووە شتێک بگۆڕێت. شتێک بگۆڕێت. ئینشەڵا. دووبارە پیرۆزە ئەمێ بزانم کە مەوەی چەندێکە خۆت بۆم ڕۆژە ئامادە؟ تقریبا 15 ڕۆژێکە 15 ڕۆژێکە. بەڵێ. مەصرفی زۆرت کرد؟ یعنی مەصرفی زۆری کردووە؟ باشە بەڵام کە ئەم ڕۆژە ئەبینی یعنی هیچ شایەنێتی و ئاساییە. باشە لە کاتی خوێندنە پێم بڵێ ئەیتوانی یارمەتی تۆ با لە ماڵەوە؟ نەوەڵا هیچی ناکرد، خۆشم پێم ناکرد، هەر حەزم کردووە ئیشەکەی کات و تەخەڕوجەکەی سەرکەوتوو بێت.